سلااو هەوڕیان هیوادارم باش و تەندروست بن. لەو ڕۆژانە بەسەر ڤیددیۆیەکی دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی داکەوتم کە ڤیددیۆ بوو بەڕاستی کاریگەری لەسەرم دروست کرد. بۆیە حەزم کرد ئەو چیرۆکەی کە دکتۆر باسی دەکات لە ڤیددیۆ باسیکەم بۆ ئەوی ئەگەر یەک کەسیش ئیسفادە لێ بکات و یەک کەسیش گۆڕانکاری بەسەر بیرکردنەوە تێڕوانینی دابێت زۆر خۆشحاڵ دەبم و گرینگە بەلامەوە. بۆیە حەزم کرد ئەو ڤیددیۆی تایبەت بکەم بە ئەو ڤیددیۆی یان ئەو مەبەستەی کە دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی ئامانجی بوو. سوپاس دکتۆر بەڕاستی کەسایەتێکە کە زۆر پێسەرسام و بەردەوام متابعی دەکەم، چونکە یەکە لەو کەسانێک کە زۆرترین ئەزمون زۆرترین کاریگەری بەسەر منەوە هەبووە. ڤیددیۆکە دەڵێ دکتۆر لە ڤیددیۆکە دەڵێتن پاشایەکە بوو بانجی وەزیرەکانی دەکاتن، دەڵێ من دایم حەز دەکەم خەممێ دڵم توندە و حەز دەکەم دایم لە قەڵەقی دام و ئەو خزمەتکارم دەبینم هەمیشە دڵخۆشە و دڵ بەخەندەیە بە نیوەژنە بە چارێکی ئەوەی کە من هەمە ئەو نیەتی من پارەیەکی زۆر و سامانێکی زۆر و لەو بەدەسەڵاتترم، بۆچی ئەو لەو حاڵەدایە بۆچی منیش هەمیشە لە قەلەق و لە کێشەدام حەز دەکەم. پاشاکان وەزیرەکانیش پێی دەڵێن چونکە خزمەتکارەکەت یاسای نۆتنۆی نییە. ئەویش بە سەرسامی دەڵێ یاسای نۆتنۆ چییە؟ دەڵێت تۆ لە کیسەیەک 99 لیرەی بۆ دابنێ و لە قاقەزێکش بۆی بنووسەکە 100 لیرەمان بە دیاری بۆ نردووی بە پاسەوانەکان بڵێ بە چیسە لیرەکان ببەنە پێش دەرگای و پێش دەرگای ماڵی خزمەتکارەکەی وە لە کوچێک خۆیان شەرنەوە متابعی بکەن بزانن چی دەکە و کاردانەوەی چی دەبێتن. پاشا ڕازی دەبێت ئیدیەوە دەبێت کە پاسەوانەکانی پارەکەی بۆ دەبن 99 لیرەکە لەگەڵ قاقازەکەش لە پێش دەرگا دادنێن، لە دەرگا دەدەن و پاشان خۆیان دەشارنەوە لە کوچێکی کۆڵانەکە چاوەڕێ دەکەین بزانین کاردانەوەی خزمەتکارەکەی چی دەبێتن. خزمەتکارەکە دەرکە دەکات و تەماشای ئەو لە ئەولادەکە کەس دیار نییە، کیسەکە دەبێنێت دەیباتە ژوورەوە دەژمێرێ 99 لیرێ و لە کاغەزەکەش نووسراوەکە 100 لیرەی بە دیاری بات و بەپەلە بە ژن و منداڵەکانی دەڵێتن خێراکە با بچینە دەرەوە ئەو پیاوەی کە ئەو کەسێک کە پارەکەی گەیاندووە لیرەیەکی لێ بزر بووە با بچین بیدۆزینەوە. فانوسێک دەست دەدات بۆ دەگرێت بەدەستەوە بۆ شەوە دەچێتە کۆڵان و بە دوای ئەو لیرەیە داتەڕوات. وەختێکی باش بە دوودا دەگەڕێت و نایبینێتەوە خێزانەکەی دەڵێ شەوە درەنگە خۆمان دوێ با بچینە ژۆ تازە و لیرە نابینینەوە و دەڵێ نەئا چۆن دەبێ نایبینینەوە، ئەگەر ئێمە نایبینینەوە بەیانی یەکەکەیە پێش ئێمە لیرەکە دەبینێتەوە. منداڵەکانی دەڵێت بێدەم بەیانی مەکتەبمانەوە پێشە بچینە ژۆرێ خەومان دێ و بێتاقەتین و نابیندرێتەوە. تەواوی شەوەکە ئەو کابرایە ئەو خزمەتکاری پاشایە لە قەلەق و لە ناخۆشیدایە لە خەمدایە بۆ بەیانەکەی تاقی دەچێتە ماڵی پاشا. کەسێکی بێجەوە وەکو پێشتر جەوینی و بە پێکەنین نییە و کەم خەوە چونکە شەوەکەی نەخەوتووە لە خەیاڵی ئەو یەک لیرەیەدا بووە. پاشا پێی دەڵێ هاچی بووە، دەڵێ شتێکی وانە پاشا، دەڵێ نا شتێکی تۆ لێم دەشارێتەوە چونکە تۆ کەسێکی وانی لە سروشتی خۆ دەرچیت و پێکەنین و ئەو جەوە خۆشت نابینم کە پێشتر هەبووی. دەڵێ پاشا چێ هەبێ لە تۆ نهێنی تاوی مەسەلەکەی بۆ دەجێڕێتەوە. پاشەکە گوێ لە مەسەلەکە دەگرێت و پاشان بە وەزیرەکانی دەڵێ باشە ئێستا و چیرۆکەکەمان زانی ئەدی یاسای نۆتنۆچیە. دەڵێ پاشا سیرکە ئەو پیاوە ئەو خزمەتکارت 99 لیرەی حازر لە بەردەستەیە، بەڵام هەموو فکر و عەقلی لە لای نۆتنۆیەکە نییە، تەنیا فکر و عەقلی لە لای ئەو یەکدانەیە کە نێدۆزیوەتەوە هەمیشە بە دوای ئەو یەکەوەیە گرنگی بە نۆتنۆیەکە نادات و هەر خەریکی یەکدانەکەیە. دکتۆر باز دەکات لە ڤیددیۆکە دەڵێ زۆربەی زانیان و زۆربەی ئەوانەی ئەزمونیان لە ئێمە زیاترە دەڵێن سەتا نۆتنۆی ئەو شتانێک کە تۆ لێ دێترسی نایەنەدی سەتا یەک ئەگەری ڕوودانی هەیە، ئەگەری ڕوودانیە نەک دێتە دی. سوپاسگوزاری و قەنەعات گرنگترین بنەمان بۆ خۆشگوزەرانی هەر ئینسانێک کە لە ژیاندا دەژی. تۆ ئەگەر ئەو شتە کەمای کە خۆت پێت کەمە لە ژیانی تۆدا هەیە نەیبینی و چێژی لێ نەبینین باوەڕکە هەموو دنیای تۆ بێ ناتوانێت ئەو قەنەعات و خۆشیە بۆ تۆ دروستکە کە بیری لێ دەکەیتەوە. زۆر گرنگە تۆ سوپاسگوزار بیت، زۆر گرنگە تۆ قەنەعاتت هەبێ بەو بەشەی کە لە ژیانتدا هەیە، ئەو بەشەی کە تۆ خاوەنیت. بۆچی بیر لەو شتە ناکەیتەوە چێژ لەو شتە نبینی کە ئیتۆیە، بۆیە هەمیشە دەپ لە زیاتر لەسەر خۆت دەڕوانی.
هەمومان جۆمان لێ بۆ پێشتر یان ئەوانەی کە ئەزمونیان لە مەزیاتریان تەمەنیان لە ئێمە گەورترە بە ئێمە دەڵێن ژیانی پێشتر ئاسانتر بووە، خۆشگوزەرانی ئاسانتر بوو، دڵخۆشی زۆر زۆر زیاتر بوو، ژیانکردن لەو کات زۆر زۆر ئاسانتر بوو لە چاو سەردەمی ئێستا. سەردەمی ئێستا ڕاستە کۆمەڵێک وەسایلێ بۆی بتوانین ژیانت ئاسانتر بکەن، بۆ یارمەتی دەدەن بۆ ژیانێکی ئاسانتر بژی، بەڵام دڵخۆشنی قەڵەقین بێمەجالین بۆ جیاوازیت ئەو دوو سەردەمە تەنیا یەک شتە. ئەوانەی پێشتر قەناعەتیان هەبوو بۆ شتێک کە هەیان بوو، هەمیشە ئەو شتەکانی خۆیان پشتگوێنە دەخست بۆ ئەو شتانی کە نییانە. بەڵام بەتایبەت چینی گەنجی ئێستا هەمیشە 10 پلە 100 پلە لەسەر خۆی دەڕوانێت بۆت ئەوەی لەسەرەوەی بە ئاسانی پێی نەگەیشتووە، یان کەرامەتی خۆی لەسەرداناوە دوور بێ هەمومان هەیە دەرفەتی بۆ ڕێک دەکەوێت و دەرفەتێکە کە دەبێ خۆت بچووکە بۆی بگەی بە مادێتیی زۆر کە زۆر بۆمە ڕەنگە نەتوانین کەرامەتی خۆمان بخێنێلاوە بۆ بەدەستێنانی شتێکی مادێتی و کاتی و هەشمانە چینێکمانەیە بەڕاستی بە ماندیبوون و بە باوەکی زۆر پێی گەیشتووە بۆ تەنیا سێری ئەو دەکەی. تۆ لە شوێنێک دانیشت و تەنیا بەخەون بینی ناگەیتەوە شوێنە بەرزە، هەوڵی بۆ بدە شکر بە ئەو بەشێک کە هیتت چێژی لێ ببینە و هەوڵ بۆ زیاتر بدە. هەمیشە نیگەرانی ئەومە بەکە نیتە چینێکە زۆر زۆر لە خوار و تۆیە مەچۆ ئاستی ئەو، بەڵام ئەوەندەش ئەوانەی سەرۆ با کاریگەریان لەسەر تۆ نەبێت با وا بکەن بیرکردنەوەت ئەرێنی بیر، باوا بکەن هەوڵەکانت زیاتر بۆی بگەی ئاستی ئەوان، بەڵام پلە بە پلە نەک تۆ تەنیا خەون ببینی و هیوای ئومێدیەوە بخوازی کە بگەیتە سەرۆدا بۆ شتانە نێ بە هەوڵ و ماندووبوونە. بۆیە هەمیشە سوپاسگوزار بە، هەمیشە قەناعەتت هەبێ بۆ شتێک کە هەتا. کچێک بە باوکی دەڵێتن دەڵێت لە ناخی هەر یەکێکمان دوو گورکەیە کە هەمیشە لە ملانێ و لە شەڕدان. گورگێکیان نیشانەی ڕووناچی و ئومێدا، گورگەکەی تریان نیشانەی تاریکی و بێئومێدی و ناشکوریە، با ئەوە بڵێن بێئومێدیە یاخود ڕەشبینیە. کامیان سەر دەکەون، کامە لە دوو گورگە سەر دەکەون، کچەکە ئەو پرسیارە لە باوکی دەکە، باوکی دەڵێتن ئەو گورگیان سەر دەکەوێت کە تۆ نانی پێ دەدەیت. وەڵامەکی تەواو ڕاست بوو، تۆ ڕەشبینی و تاریکی و لەو لاش ئومێد و ڕووناچی هەیە، حەز دەکەی بە کامە ئارەستەدا بڕۆیت، هەوڵ بۆ چام بدەیت زیاتر بیر لە کامە ڕێگا بکەیتەوە، ئەوە چارەنووسی تۆیە. تۆ بە ڕێگا تاریکەکەدا بڕۆیت و تەنیا ئومێد بخوازی شتی وان نییە، هەمیشە لە پاش دەمێنێتەوە. و هەروە خوای گەورەکە لە قورئانی پیرۆز دەفەرمێت من حیث لا یحتسب، بە شێوەیەک پێت دەبەخشم کە تەسەووڕی ناکەی. بۆیە ئەو ترسە لە چی ئەو یەکدانەیە بۆ هەمیشە بیرکردنەوەی ناو ژیانمان بگۆڕن. بۆچی نۆتنەوەیەکە نابینین تەنیا یەکەکە دەبینین، بینیمان پاشا ژیانی خۆی زۆر بە تاریک دەبینێت لە چاو خزمەتکارەکەی، بەڵام کاتێک خزمەتکارەکەی کە نۆتنەوەیەکەی وەگرت و یەکەکەی لێ بزر بوو نەیبینی، ژیانی لە حاڵی لە پاشایەکە زۆر زۆر خراپتر بوو. پاشا یاسای نۆتنەوەیەکەی لەسەر تەطبیق دەبوو چونکە هەمیشە ببورن، هەمیشە خۆی بە بەرامبەر بە ئەوانی دی بەراورد دەکرد، بەراوردکردنی خۆت بە ئەوانی دی هەمیشە بەشکستی تۆ کۆتایی دێتن. ڤیددیۆیەکی جوان بوو، هیوادارم سوودتانێ بینی بێت، وەکو خۆم چیرۆکەکە بەڕاستی کاریگەری بەسەرمەوە بوو. تا ڤیددیۆیەکی تر دێمۆلاتان هەر لە خۆشی دابن، خواتان لەگەڵ.